مافی تۆمەتبار لە بێدەنگی چییە؟ بۆ نمونە ئەگەر تۆمەتبارێک تاوانێک ئەنجام بدات بەڵام لە کاتی دادگایی بێدەنگ بێ و هیچ قسەیەک نەکا لەسەر تاوانەکەی خۆی بزانە بڵێ حەق سەمت مافی بێدەنگ بوون مافێکە پارێزراوە بەڵێ لە یاسایەکانی مەش بڵێ ناکرێ ئەتوو تۆمەتبار ناچار بکەی قسە بکە فشاری بخێ سەری قسە بکە هەر کەسێک لە بۆ هەیە قسە نەکە قسە نەکاتن ئەو قسە نەکردنەشی بەڵام زۆر جار هەیە قسەکردنەکەی باشتر لە قسە نەکردنەکەی چکە بەرگری لە خۆی دەکاتن ئەگەر قسە بکە پێی دەڵێن دەڵێن تو ئەو تاوانت کردێ وایە یەک دووسێ ئەو کاتی ئەگەر نەیکردبیتن دەڵێ من نەم کردیا من هەر لەوێن دەریژ نەبوویمە فلان و فلان ئاگادارن کە ئەمن ئەو شتەم نەکردیە ئەمن ئەو شەوی لەگەڵەوام لە سلێمانی بوومە لە کەرکوچێ بوومە لە فلانجی دەکرێت ئەوانە وەک شایدی بەرگری ئامادە بکرێن بەڵام کە قسەی نەکرد ئەو شایدە بەرگریانەی نهەیە واتە ئەگەر قسەی نەکرد سزا دەدرێتن بەڵگەکان دژی بن بەڵگەکان لە دژی بن ئێمە چونکە قسە زۆر جار قسەیەکی هەڵا بوو وەخت خۆی لە دادگاکان دەیانگۆ ئیعتراف سەید الئەدلە دامپێنان باشترین بەڵگەیە وانە ئەگەر بەڵگەکانی تکە پشتڕاستی ئەو دانپێنانەیان نەکردەوە و هیچ ئەوەیەک نەبوو تەنیا دانپێنانەکەی خۆی بوو لە کاتی دادگایش گوتی وەڵی ئەمن فشارم لەسەر بوویان وەک لە چیرۆکان وەخت خۆی باسم کرد کەسێک هات دانی بە تاوانێک گوتی من دزیم کردیە کەچی دزیش نەبوو ماوەیەکی زۆر لە ژۆرێ بوو هێشتا محکەمە نەکراوە پاشتر گوتی وەڵی هیچ شوێنێکم نەبووە بەو زستانەی ویستم شوێنەکە بیتن سزن خۆشترین جێگا بوو جێ نووسنێم هەبوو نان خواردن هەبوو شوێنێکی گەرم بوو من لە دەرێ بام دەمردم لە سەرمان لە برسان حاڵەتی وام هەبوو بڵێ دانی بە تاوانێک نابوو بەڵام دادگایی نەکرابوو هەر لە مەرحەلەی تحقیقم ئیفراز بکرد شوێک دەدەین و بەردەوام دەدەین باشە بەچاوە عزیزان دووبارە گەڕینەوە وڵاتان کەم یەکسەر دەچینەوە سەر پرسیار و بابەتەکان دەمەوێت یەکسەر دەستپێکردنەوەم بۆ پرسیارە بێ ئایا هیچ کاتێک بووە بۆ نمونە کەسێک تاوانێکی ئەنجامدا بێ و سزاکەشی سزای لە سێدارەدان بێت بەر لە جێبەجێکردنی بڕیارەکە کە سوکاری ئەو کەسێک کە تاوانی بەرامبەر کراوە لێی خۆش بن ئەوە بڕیارەکە هەڵدەوشێنرێتەوە خۆی بزانە بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان چەند یاسایەکی لێبوردنی گشتیمان هەیە بەڵێ کە دەرچووە لە دوای ڕاپەڕین لەو یاسایانە باز دەکاتن سێ یاسایە کە دەرچوون لە پەرلەمانی کوردستان دەرچوون بەڵێ ئەو تاوانبارانەی تاوانێکیان کردبی سزای لە سێدارەدانیانە بۆ دەرکرابیتن ئەگەر کە سوکاری کوژراوەکەی بێندەی خۆش بن لە قەزایە قەتل کە سوکاری کوژراوەکەی لێی خۆش بن ئەوە دەکرێتن ئەوانە سوود لەو یاسایە وەربگرن یاسایەکانی ڕقم 2 ڕقم ئەوی 2007 و 2017 تەمەشا دەکەیت ئەوانەی یەکەم و دووەم دەیگوت ئەگەر لێ خۆش بن هەر عفو دەکرا شخصەکە بەڵام ئی 2017 دەڵێ سزایەکەی دەکرێتە 15 ساڵ واتە ئەگەر کە سوکارەکەی لێشی خۆش بن بەڵام دادگا هەر سزای دەدا بەڵێ کە سزای ئیعدامی هەبووە لە ژۆرەیە ئیعدام نەکرایە چونکە ئێمە ئێستاگە تەمەشاکەین لە هەرێمی کوردستان جێبەجێکردنی لە سێدارەدان یاخود لە ناوبردن ڕاگیرایە بە ڕسمی ڕانەگیرایە خۆی بە ڕسمی دادگا بڕیارەکان دەردەکات حکومەکە دەردەکاتن بەڵام جێبەجێکردنەکەی دوا دەخرێتن چەند حالەتێکی دەگمەن هەبوو بە پەنجەی دەست دەژمێردرێ کە جێبەجێکرایە ئەوانی تر هەمووی کە ڕاگیرایە ئەو کەسانە ئیوان هەیە ئێستا ئەوانەی کە سزای لە سێدارەدانیان لە بۆ دەرچووە بەخۆی بێزار بۆ 25 ساڵە لە ژۆرە هەیە 30 ساڵە لە ژۆرەیە بێزار بۆ دەڵێ جێبەجێ کرابە ئێستا استراحەتم کرد بوو هەموو ڕۆژێت تەقەی دەرگای دێتن ئەمڕۆ تێدەگەم دەمبەن بۆ تعذیب نفسیە بەڕاستی گوناحە ئەو کەسە ینی فەرەزەن ئێستا وەگەوەی جەنابەت باس کرد حالەتمان هەبووە ئەوەی لە میدیاکانیش وەخت خۆی باسم کرد چیرۆکێک بوو ئافرەتێک ڕۆژێک هاتە لای من
ئافرەتەکە گوتی کابرایەک من علاقم لەگەڵی هەبوو وەختی خۆی هاتە داخوازیم ماڵی بابم نەیاندامێ لەبەر ئەوەی ئەو وەزعی مادی خراپ بوو من وەزعمان باشتر بوو ئەو کوڕە مەجبور بوو هەتا وەزعی باش بیتن لەگەڵ دووسێ برادری کەسێکیان کوشت تڕومێلەکەی ببن سزای لە سێدارەداین لۆ دەرچوو کە سوکاری من بە منیان گوتگوتیان ئێعدام کرا تەواو من لە ئەوەی خۆم سڕیمەوە پاشتر شوم کرد بە کەسێک لە هەندەران لەوێن دەر دوو منداڵیشم لێ بوو لە پیاوەکەی بەڕاستی ینی لەسەر ئەو بابەتە دەکرێت کچەکانمان کوڕەکانمان بە عاقڵانە بیر بکەنەوە زۆر جارانی بەڕاستی پێویست ناکات لەسەر کچەگیان لەسەر کوڕک ژیانی خۆ دوێران پێ و دەوروبەرەکەشت بەڕاستی زۆری هەیە ئێستامە حالەتمان هەبووە کچ و کوڕ علاقیان لەگەڵ یەکتر هەبووە کوڕە ئیسعدادی هەبووە هەموو شتێک بکاتن بەڵام کچە چوە مرد بێت کرد هەر منەتیویشی نەزانێ پێچوانەوەش کچ هەیە دانیشتیە و بەتەمای کوڕێک بۆ کوڕە چووە علاقی لەگەڵ ئەم ناڵێم خۆشەویستی بێگەرت هەیە بێگومان خۆشەویستی عذری هەیە لە بینی کچ و کوڕ بەڵام زۆری ئێستا زوروفەکەیمە وایە هەریشی لەوانەیە دە علاقاتی پێ بکاتن و هەمووی خۆشی وابشان دەدا بەیش دەڵێ بەیش دەڵێتم بەیش دەڵێ هەر ئەتوم هەیە لەبەر هەندێ کچ و کوڕەکانمان گەنجەکان دەبی زۆر وشیار بن بەڕاستی عاتیفە یعنی دڵ ناتوانانی حکم بکات مێشک دەبی حکم بکاتن مێشک دەبی حکم بکاتن تو تەمەشا بکە ئایا ئەو کەسە کە پەیوەندی لەگەڵ دەبەستی بزانی چۆنە و چۆن نیە لەگەڵ تو دەگونجیان ناگونجێتن لەگەڵ ئایا نیەتەکەی ڕاستیان ڕاست نییە تووشی تاوان نەبێتە بێگومان تووشی تاوان بێت هەم خۆی و هەم عائیلەکەی و بێگومان ئەو خاتونی کە ڕۆیشت بۆ ئەوروپا و دوو منداڵەکەی لەوێ دەرکە دوو منداڵەکانش گەورە بوون و تی پاش ئەوەندە ساڵەی ئامۆزایەکم دەگیرێتن لە سجن لەوێن دەرتەعارف لەگەڵ یەکێک دەکاتن کە سزای لەسەر سێدارەدانی هەیە دەڵێ من تۆ خەڵکیێن دەری قسە دەکەن دەڵێ وڵا خەڵکی دەڵێ وڵا مەنطقەی گۆ زۆر بێوەفانە گوتی کو وتی ئافرەتێک هەبوو ئەوها باسی ئەو ئافرەتی کردبوو من بە تەماوی بووم و لە پێناوی غەڵەتیشی زۆر گەورەمان کرد و لەگە دووسێ کەسیت کە یەکمان کوشت و سیارەکەی ببین و پێش 16 ساڵ 16 ساڵە من لە سجنم چاوەڕێمە سزای لە سێدارەدانم جێبەجێ بکرێتم لە سێدارم دەدەن نەبەریشم دەدەن غەڵەتیش زۆر گەورەم کرد و زۆر کەراتیەک بوو کە من لە بۆ ئافرەتێوەم لە خۆم کرد تی ئامۆزایەکەم یەکسەر گوتی ئەو ئافرەتە ئامۆزای منە ئێستا لە ئەوروپا مێردی کرد گوتی بزانە مێردیشی کردیە تی دوو کچیشێ وڵا کە بەر بوو ئامۆزایەکەم یەکسەر پەیوەندی پێوە کردم پەیوەندی پێوەکردن گوتی شتی وا هەیە گوتم ئەرە وەڵاوەیە ماهەچمان گوتی ئەرە وڵا گوتی وڵا ئەمیش لەو فترەی پیاوەکەم وفاتی کردبوو گوتی هاتمەوە گوتم هەر نەڵێم بێوەفا بووە ئەو کابرا ئەو ئافرەتە هاتیمە لە محکەمەی ئەمن نازانم لەوێن دەرباسی تویان لە بۆ کردیمە هاتیمە وەزعەکەی خۆم لە بۆ تو باس کەم وەڵامیش کەیسەکە لە لای خۆم نەبوو لە لای دادوەرێکی تر بوو ئاگاداری دادوەرەکەم کرد و کەیسەکەمان دەرهینا و دادوەرەکەش پێی گوت کە ئەگەر بێت و کە سوکاری ئەو کوژراوە لێ خۆش بن ئەوە دەکرێت مادام 15 ساڵ زیاترە لە ژۆرێ بن بە بەرعەفو و کەوی بەرویتن تی بەخوای کابرا ئاگادار نییە من ئەوە بەخۆم هاتیمە جارێک گوتم با ئیشەکان لە بۆ تەواوکەم ئەو جە پەیوەندی پێوە دەکەم وەڵا چوو بکن کە سوکاری کوژراوەکەی منداڵەکانی ئەوان گوتیان لە نەزەریمە ئەو کابرایە کە حکمی ئیعدامی لە دەرچوو مرد حساب مردیمان لە بۆ کردیە 16 ساڵە باوچیمە ئەمە منداڵ بووین ئێستا هەموو گەورە بووینەوە بەس لە بەخاتری تو مادەم کە ئەتوو هاتی ئەمە لێ خۆش دەبین و مەبلغە پارێک نازم چەند دەفتەرێکی دابوونێ و سوڵحیان کرد هاتن لێ خۆش بوون و دادگایەکەی ئەوەی کە قسەم لەگەڵکردن دادوەرە بەڕێزەکە لەگە ئازایەکان دانیشتن و بڕیاریاندا ئەو کابرایە بە بەرعەفو بکەوی بەربوو ئافرەتەکە شووی پێکرد ئێستا پێکەوە دەژین چەند جوانە ئێستا پێکەوە دەژین ڕۆژێک پێشەوەی تەقاعد بم هاتنە لام تیزانیتمان تەقاعد دەبی ئەمە وەک وەفایەک لەگەڵ زەنابیشت هاتینە سەردان بکەین لەو ڕۆژانەش تەلەفۆنیان لە بۆ کردم هەردووکیان ژن و مێردەکە پێکەوە بەڵێ وەڵاهی چیرۆکێکی زۆر زۆر جوان بوو ڕاستی